ئەو پاسەی لێرەدا ئەیبینن بۆ گەیاندنی هاوڵاتیان نییە، بەڵکو لەناوەوە قاوەخانەیەکە کە خەڵک سەردانی ئەکەن و کاتێکی خۆشی تێدا بەسەر ئەبەن. من ناوم کردار محەممەد حسێنە، ئێمە 5 هاوڕێین خاوەنی فکرەکەین. من کردار هەڵوێست و ژێدار و کانی و شادی. ئەمە شەوێک دانیش بووین فکرەمان ئاڵوگۆڕ دەکرد لە نێوان خۆن بە خۆماندا و بڕیارماندا کافەیەک بکەینەوە لە ناو پاسێک بێت. لە ئێستادا کە زۆرێک لە گەنجان بەدەست بێکاریەوە ئەناڵێنن، کردار و هاوڕێکانی بڕیاریاندا لە جێی چاوەڕێکردنی دامەزراندن ببنە خاوەن پرۆژەیەکی بازرگانی خۆیان کە بۆ یەکەم جارە لە عێراقدا ئەنجام ئەدرێت. سیارەیەکم هەبوو، هەموو ڕۆژ لێم دەخڕووی هەر مەسرەفم تیا دەکرد، هەر بیرم کردەوەکتم بۆ ئەو سیارەیە نەفرۆشم بیخەمە ئیشێکەوە بۆی بژەی ژیانمی ڕۆژانەی پێدابین کەم و بیرمان لە دەستی تەعینات و ئەشتانەش نەکردەوە لەبەرەوەی تۆ لەو ماوەیەدا تۆزە شتێکی ناخۆشە و نییە. بۆیە بڕیارماندا هەموو هەوڵ و هیمەتی خۆمان بخەینە گەڕ بۆی ئیشێکی خۆمانەوێت، لەبەرەوەی ئیشی خۆتە بێ باشترە. لەناو پاسەکەدا هەموو کەرەستەکانی ئامادەکردنی خواردنەوە گەرم و ساردەکانی تێدایە، کورسی و مێزەکانیش جێگیر کراوە، ناوەوەی پاسەکەش خاوەنی دیزاینێکی تایبەتە. لە ئێستادا پێشوازی هاوڵاتیان لەم پرۆژە نوێیە لە ئاستێکی بەرزدایە و پەیتا سەردانی بەسکافێ ئەکەن. ژنومێردێکی زۆر بەتەمەند جارێکیان هاتن، ڕۆژی دووەم بوو کاتی ئیشکردنمان، هاتنە ژوورەوتیان بەس هاتوین بۆی دەستخۆشیتان لێ بکەین و هاانتان دەین زیاتر بۆی بەرداوا من لە کارەکەتان. خەڵک بەگشتی بەلایەوە زۆر جوانە شتەکە. ئەمڕۆ هاتووم لەگەڵ هاوڕێکانم بۆ بەسکافێ، شوێنێکی زۆر جیاواز و جوانە. لە عێراق شوێنی وان نییە و ئیتر جیاوازە لەگەڵ کافێکانی ترە، دەستخۆشیان لێکم بۆ ئەم شوێنە جوانە. لەگەڵ هاوڕێکانم هاتووم بۆ ئەم شوێنە، شوێنێکی خۆشە، دەستخۆشیان لێکم، شتێکی جوانیان کرد و شتێکی جیاوازە، هیوادارم بەردەوام بن. شتێکی جیاوازە لەبەرەوەی ئێستا کافەکانی کەوکو ئەمازانین لە شوێنی کە یعنی لە شوێنی ئاماکرێ، بەڵام ئێرە شوێنێکی تایبەتەوە لە ناو پاسی شاکراوە، پێم وایە شتیوە نەکراوەتە ئێستا شتێکی جوانە دەستخۆشیان لێکم. لە سەرەتادا کردار و هاوڕێکانی بڕیاریاندا بوو کە پاسەکە بجوڵێنن و بەردەوام بەناو شاردا لە گەڕاندا بێت، بەڵام بەهۆی نالەباری ڕێگاوبانی هەرێمی کوردستان وایان بەباش زانی کە لە شوێنێکدا جێگیری بکەن. لە ئێستادا بەسکافێ لە شەقامێکی شاری سلێمانی جێگیر کراوە و بە درێژایی شەو پێشوازی لە میوانەکانی ئەکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.